کاک دکتۆریان دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. زۆر سپاس. من پرسیارێکم لە بەڕێزت ئەویشەوەیە کە ئاڵێن فرۆید و توێتی ئایا قسەی ڕاستە فرۆید و توێتی ئەو مناڵانی کە داهێنەر بن و بەهرەمەند بن تووشی نەخۆشی دەرونی عەقلیە بن؟ کاکە کارزانجان با من ئەوەی جەنابێ ڕاستە بەس بۆ مناڵی نەوتوە ئەڵێ کەسانی داهێنەر و بەهرەمەندەکان زیاتر کەسە نەخۆشەکانن. فرۆید هادووە چی کردووە؟ ئەڵێ کەسی بلیمەت بەهرەمەند کابێ بە شاعیرێکی زۆر گەورە کابێ بە مومەسیلی ئەکتەرێ بە ڕۆمانووسە ئەڵێ لە مناڵیە سەدەها کێشەی دەرونیان هەبووە. زوڵمیان لێکراوە نەحەقیان بەرامبەر کراوە لە خۆشەویستی بێبەزبوون چی ئەمانیان هەموو کەبت کردو خەفەیان کردو خۆیان تەلاشعوریانەوە. ئێمە جاری و کەسانی ئاسایی لە خەوا تێریەکەن ئەوان ئەو شتە کەپ کرا و خەفە کراوانیان یەن دەریهێن و لە بەرهەمێکی ئەدەبیە لە بەرهەمێکی هونەریە لە بەرهەمی زانستیە فرێن دەرەوە نەک فرۆید ئەدلەریش کە هەرسەر بە تەحلیل نەفسیە جەماعەتی و یۆنگ ئەمانە کە پیان ئەڵێن زاناکانی شیتەڵکردنەوەی دەرونی تەحلیل نەفسی ئیتر لەو جیابوونەوە لە فرۆید و هەر یەکە و مەدرسەیەکی بەخۆی دانا هەمویان تەقریبانەوەن لەسەر ئەوەن کاڵێ ئەو کەسانەیە بن بە بەهرەمەند و بلیمەت و کەسانی داهێنەر زۆربیان لە مناڵێ چەساونەتەوانە زوڵمیان لێکراوە ستەمیان لێکراوە ناحەقیان بەرامبەر کراوە شتەکانیان کەپت کردووە هەمووی اینجا لە ڕێگەی تەسامی بەرزکردنەوە یا لە ڕێگەی بەڵێ قەرەبووکردنەوە لە بەرهەمێکی ئەدەبی هونەری شازە فرێنە دەرەوانێ و من و تۆی سادەی لەکەن بەس نەک مناڵ بەڵێ ئەوەی هەیە.